زۆر حەزم لێ بوو شتێک بکەم کە کەم بی و دەگمەن بی لەوێ ئەوم کرد و دووبارەش نافتەوە لە بەرەوەی وادمدا تاوا دووبارە نەبتەوە لە بەرەوەی ئاخر مەترسی یعنی ئاخر دەرەجەی مەترسی بوو لە هەر غەڵەتێکی لەوانەیە تاوا باژیانم هیچ تاوا هەمووی سفر. ئەمن ئیبراهیم نەبەزم ڕاهێنەر و یاریزانی یاری کالەسنێکس کە یەکە لە وەرشە نوێیەکان لە هەموو دنیا. خۆگەرمکردنەکانمان زیاتر سترێچینگە و پەمکردنە و هەندێک جوڵەکانە کە دووبارە دەکەینەوە لەوەی دسما بە تەواوی حازر بی لەو جوڵانەکە دەکەین چونکە جوڵەکان بەزدی قورسە دەبی تەواو خۆگەرمکردنەی تەواو بکەیت دسمت تەواو حازر بی ئەو جەبسێ سەر جوڵەکان لە بۆ جوڵەکان قورسە. لە سەرەتاوە کە دەستمان پێکرد من سەرەتا لاعیبی سکەیتی بووم یاریزانی سکەیت بووم ئەو سکەیت فریستایل و شتانم پێ دەکرد پاشەوی لە پارشی سامی بووین هەندێک سووریمان دیت کە ئاوەرە بوون لەوێندەر ئەو وەرزشەیان کرد بەڕاستی موعجب بوو پێیان شتێکی واشان نەدەزانین بەس زۆر موعجب بوو پێیان حەزمان کرد کە فێر بین ماوەژی باش خەریک بووین دوایە چوینەوە ویسمان بیامینەوە لەوێندەر بەداخۆ ڕۆیشت بوون ئەڵمانیا لەو کاتی ئەوانمان نەدیتەوە مەش دەستمان پێ کرد هەر لەو کاتیەوە دەستمان پێ کردیا و نزیکەی 8 ساڵ و 9 ساڵە بەردەوامی بەخۆی کە ئەمەش دەستمان پێ کرد لاعیبەکانی دنیایش زۆر مستەوایان نەبوو هەموویان زۆر مستەوایان نەبوو لە بەرەوەی هەر نوێیە وەرزشەکە زۆر نوێیە کوبری مستەوامان لەگەر عالەمیەکان بە پێشکەتی ئەمەش ینی مستەوامان عالەمیە و بە هیوایشین لە داهاتوو بەشداری بتوڵەی دەرێ بکەین. لۆ کەسێک سەرەتایی بەخۆی بەجێرەی کەسەکەی دەگۆڕدرێت کەسەکە قوتی هەتا چ ئاستە چێ ینی زاروایە پێویست بە 2 ساعت تەمرینە زاروی پێویست بە 1 ساعت تەمرینە ئێستا من ڕۆژی وا هەیە 6 ساعت 5 ساعت تەمرین دەکەم 4 ساعت لە بەرەوەی تەمرینەکانم بۆ ئەوەندەی خلاص نابێت ئەوەی مۆزوعەکە. بەجددی فێرخواز زۆرە بەس ئەوانەی بەخۆی ئەو گەمە ئیرادەی دەوێت ینی فێرخواز زۆرەوەیە بەس هەموو کەسێک پێی ناکرێت خەڵک زۆر دەرێ دەکەم دەست پێ دەکەم کە دێ دەست پێ دەکات دەزانی قورسە واز دەینی هەشە ئیرادەی زۆر بەقوەتە لە گەرمەیە مستەوای لەمە نێزیک بوویتەوە ئێستا کە دەستی پێ کردیە. احتمامان پێ نادرێت یەکەم شت لەبەرەوەی احتمام بەس بەو کەسانیان دەرێت کە تۆپانەی دەکەن یان کەسێکی بیانی کە دێت تێرە احتمامی پێدرێت بەس ئەمە مستەوامان لەوانەیە سێ قاتی وان زیاتر بی بەس مەسەلەکە ئەوەیە ئەمە احتمامان پێ نادرێت ئەوان احتمامیان پێدرێت هەر ئەوە هیچ کەنیە فەرقەکە. لۆخانمان زۆر گونجاوە بەس بەڕاستی بەخۆتە نەزان کۆمەلگایەکە ئێمە زۆر کات قبولی ئەو شتانەی نییە تەواان زۆریشە هەر خێزانی ئەو کوڕی لەگەرمە ئەو لاعیبەکی زۆر باش کالەستێکسی هەیە سەرکەوتنی دەخوازم زۆر باشە و هەر بەردەوامیشە و لێرەش زۆر فێرخوازم هەیە لەو قای زۆر فێرخوازی کچم هەیە کە تەمرینیان پێ دەکەم و زۆر حەزیان لێ فێر بن و زۆریش فێر بووینە باش.